ساڵانە و وەک نەریتێک لە ڕۆژی دەی چوار دانیشتوانی قەزای ڕەواندۆز بە مەبەستی زیندوو هێشتنەوەی کێلەپووری نەتەوەییان ڤیستیڤاڵی ڕۆژی ڕەواندوز ئەنجام دەدەن و تیایدا چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدەن. هەموو ساڵێک ڕۆژی ڕەواندز هەیە، وەکو کەلتورێک ئێمە یادی ڕۆژی ڕەواندزەکەینەوە، جا هەیە بە ڕەشماڵ و شتی قەدیم ئاساری قەدیم دینیدا ئانەین ئەو ڕۆژە یاد دەکەینەوە، یعنی ڕۆژێکی زۆر خۆشە. ئەمە تابلۆی تۆپی وەستا ڕەجەبە، ئەمە دراوی قەدیمە یەکەم دراوە مەشاڵای کوردستانە، ئەمەش ئاەتەکان لایەتەکانی پیرۆز. ئێمە بەشتی فۆلکلۆری کەلتوری بەشدارین بەکاری دەستی بە هونەری خۆمان، هەم هونەرێکی پیشەیەکی پیرۆزە، کاری دەستی چنینی جلوبەرێک چنینی تابلۆ هەر لە نەخشەکان پێکدێ دەکەینە مافور و تابلۆ ئەو شتانە. خواردنە کوردەواریەکان و سەرجەمە و کار و پیشانەی لە کۆندا هاوڵاتیانی سنووری ڕەواندوز ئەنجامیان داون لە ڤیستیڤاڵەکەدا نمایش دەکرێن و ئەوەش بووەتە جێگەی سەرنجی هاوڵاتیان و نەوەی نوێی ناوچەکە. دانیشتێکمان کردووە وەکو فۆلکلۆری هەروەها لە خەنەبەندانیشدا بەشداریمان کردووە. ئەم دانیشتنەش پێک دێ بە چەند خواردنێکی فۆلکلۆری کە ناو دەبرێت بە شەوچرا، خواردنەکانش پێکاتون لە جویز و قەسوانگ و هەروەها چاقالە و مێژوو ئەو شتانە. کە بە چەند خواردنی کوردەواری بەشداریم کرد و وەکو خواردنەکانیش وەکو یاپراخ و کفتە و هەروەها قوڕا و چەندین خواردنی تر بەڕاستی زۆر دڵخۆشم کە بەشداریم کرد. بەشداریمان کردووە بە دۆڵما و ڕۆژی ڕەواندزیش لە هەموو خەڵکی ڕەواندز پیرۆزەکەم و بەخێربن سەرچاوە بە هەمووی شێوە کوردەواریەکانە، یعنی وەکو قوڕا و دۆرمە و کوفتە و دۆین و برینز بەکاردی و خەڵکی ڕەوانزیش لەو شتانە زۆربیان بەناوبانگە. دۆرمە هەمووی کەرستەکانی پەلکە، سرقا، پیوازە، کدووە، باینجانە، ئەو شتانێ دیکە کەرستەی دیکەشەیەکە تێیەکەی و هەر لەو شتانە پێکدە. نزیکەی 200 لەمەوبەر میر محەممەد میری سۆران ناسراو بە پاشای گەورە شاری ڕەواندزی کردە پایتەختی میرنشینەکەی، بۆیە ساڵانە و لەو یادەدا خەڵکی ڕەواندوز ڤیستیڤاڵی کەلتوری تایبەت بە خۆیان ساز دەکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.